بە دوژمنانی ئیسلام بە ناحەزانی ئیسلام دەڵێن ئەوانەی کە ڕقیان لە ئیسلامە ئەوانەی کە ڕەخنە لە ئاینەکەمان دەگرن کە دەڵێن ئاینی ئیسلام ڕێزی لە ئافرەت نەگرتووە پێیان دەڵێن ئەوانەی کە ڕەخنەمان لێ دەگرن پێیان دەڵێن ئاینە پیرۆزەکەی ئێمە ئاینە خۆشەویستەکەی ئێمە زۆر لە ئێوە زیاتر ڕێزیان لە ئافرەتان گرتووە کاتێک کە ئافرەت کچە مناڵە لە ماڵەوەیە بزانە چی ڕێزێکی لێکردو ئاینی پیرۆزی ئیسلام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیح مسلمدا من عال جاريتين حتى تبلغ جاء يوم القيامة أنا وهو كهاتين داوا دەکەم لە هەموو مسلمانان ئەو ئاینەی پیرۆزی ئیسلام وەکو خۆی لێ تێبگەین وەکو خۆشی تەطبیقی کەین بە ئیزنی خوا لە دنیا و قیامەت بەختەوەر دەبین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت هەر کەسێک دوو کچی هەبێ دوو کچ بە جوانی بە خێویان کە لەگەڵیانە باش بێ ڕێزیان لێ بگرێ خزمەتیان بکە دوو کچ لە ڕۆژی قیامەتە دەبیتە هاوڕێ و برادەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئاوایە لە بەهەشتا لەگەڵ مندا دوو کچت بەخێو کردووە لە بەهەشتا لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم ئاوا هاوڕێ و دراوسەی لەبەرەوەی دوو کچت بەخێو کردووە کچ ئافرەت نییە ئاینی پیرۆزی ئیسلام ئاوا ڕێزی لێگرتووە بەڵام 10 کوڕ بەخێوکەی 50 کوڕ بەخێوکەی باسی نەکراوە بەس کچ لەبەرەوە زوڵم لە ناو کۆمەلگادا زۆر لە ئافرەتان دەکرێ بۆیە باسی ئافرەت کراوە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی ڕێز و حرمەتە لە هەموو کەسێک ئەوەی دوو کچ بەخێوکە لە بەهەشتا ئاوای لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم ئەمە قسەی مامۆستا و پێشەوای ئێمە صلی الله عليه وسلم دەربارەی ئافرەت دەربارەی کچ بەڵام شکسپیر کە کەسێکی بەناوبانگە هەندێک کەس دانێ معجیبی بێ لە پێغەمبەری خوا زیاتر صلی الله عليه وسلم بەڵام هەرچی سەرکردەی بێ باوەڕانەیە حەدیان چییە سەتایەکی پێغەمبەری خواش ئاقڵن صلی الله عليه وسلم مێشکی گەورەترە و نازەم لە مرۆڤ گەورەترە مێشکی چی ئینسانێ بتێ پەرزی مێشکی چییە وەڵا ئەگەر مێشکی ئەوە نەبێ هەر مێشکی بچووکە مادەم خوا نەناسێت ئینسان عاقڵ و تێگەشتوو بێ شکسپیر دەڵێ ئەی بێهێز ئەی بێ قووەت کە ناوت ئافرەتە ئەی بێهێز ئەی بێ کەڵک کە ناوت ئافرەتە ناوت ئافرەتە تۆ بێهێزی بێهێز هیچ نیت هیچت نییە بوونت نییە ئەو ئاینی پیرۆزی ئیسلام و ئەوەش ئاینی غەرب و ئەوروپا کە ئەمڕۆ موسڵمانان شوێنی دەکەون و شکسپیر پیاوێکی ئاوا بوو ئەو هیچ حسابێکی بۆ ئافرەت ناکرد ڕێزی لە ئافرەت ناگرت حەدی چییە ڕۆبعێک سەتایەکی پێغەمبەری خوایش صلی الله عليه وسلم دوژمنانی ئەم دینە ڕێز لە ئافرەتان بگرن بۆیە ئاگاداری خۆمان بین ئیسلام ئاینی پیرۆزە ئاینی ڕێز و حرمەتە ڕێزێکی زۆری بۆ ئافرەتان داناوە